ئالان دەرچووی زانستی فیزیایە بە بیرۆکەیەکی ئەلیکترۆنی بۆ ئاسانکاری کاری ناوماڵ بۆ یەکەم جار بەشداری لە چوارەمین پێشەنگای هایتێکس بۆ تەکنەلۆژیا کردووە. ئەم سمارتۆمەی من دروستم کردووە جیازێکە دروستم کردووە کە گۆڕانکاریی زیاتری تایە و بە زمانی کوردیە هەموو ئیشەکانی ئەگەر لە ماڵەوە بوویت تۆ توانین هەر بە کۆنتترۆلێکی تەلەڤیزیۆن هەر ئەشەیەکی ناوماڵەکە بتوێت کۆنتترۆلێکی لە هەڵکردن و کوژانەوەی بۆ نمونە ماتۆڕی ئاوە یان بۆیلەرە یان هەر شتێ بتێت بە کۆنتترۆلەکە توانین هەڵکەیت و بیکوژێنیتەوە. ئەگەر لە ماڵەوە نەبوویت ئەتوانین تەلەفۆنی بۆ بکەیت بە زمانی کوردی جواب بداتەوە لە ڕێگەی تەلەفۆنەکەتەوە تۆ توانین بە هەمان شێوە هەموو کەرەستەکانی ناوماڵەکەت کۆنتترۆل بکەیت. و هەر کەسێک هاتە نزیکی ماڵەکە دەگەر خۆ لە ماڵەوە نەبوویت تەلەفۆنە بۆ کاڵێسە کەسێکی نەناسراو هاتووە لەگەڵەوەشە بە لە ڕێگەی ئەپلیکیشنی تەلەگرامەوە بەم شێوە ڕسمی کەسەکەت بۆ گرێت و بۆ تەنێرێتەوە. لێرە لەم پێشەنگایە کۆمپانیا نێودەوڵەتی و ناخۆیەکان نوێترین ئامێرە تەکنۆلۆژیەکانیان هێناوە تاکو لە ڕێگەی ئەم پێشانگایەوە بە بازاڕکردن بۆ بەرهەمەکانیان پەیدا بکەن. خزمەتگوزاریەکانی ئێمە ئەوەیە کە بۆرسی لۆکاڵی یاخود ئەو بۆرسی کە ئێستا لە بازاڕەکانی دۆلارە کڕین و فرۆشتنی دەستا و دەستەیە ئێمە بیگوازینەوە سەر بەشێکی ئۆنلاین و دیجیتال کە بتوانین لە ڕێگەی مۆبایلەکانمان یاخود تابلێتەکانمان کۆمپیوتەرەکانمان بتوانین مامەڵەدارایەکانی خۆمان بکەین لەگەڵ بۆرسەی جیهانی. کار دەکەینە سەر چارەسەری کارەبایی. کەسێک ڤۆڵتی کارەبا بەرزونزمی زۆر تیابێ لە ڕێگەی ڤۆڵتاژ و UPS چارەسەری دەکەین. کەسێک مۆریدەی هەبێت لە ماڵەوە مانگانە پارەی مۆریدە زۆر دەدات. ئێمە بەواسەی سۆلەر پەنەڵ کە سۆلەری بۆ دادەنین ئەو تەختەی خۆر پێویستی بە مۆریدە نامێنێ و کارەبای ڕئیسیش کولفەیەکی کەمتر دەکات بۆی بینێری. جیاواز لە پێشانگاکانی دیکەی چوارەمین پێشانگای هایتێکس چەند پانێلێک لە خۆ دەگرێت ژمارەیەکیش لەو کەسایەتیانەی کە لە ڕێگەی بیرۆکە و کاری تەکنۆلۆژیا دەرکەوتون ئەزمموی سەرکەوتنی خۆیان لە پێشانگاکە دەجێڕنەوە. گەورەترین پیشانگای تەکنەلۆژیە لە هەموو کوردستان و عێراق ساڵانە چەندین کۆمپانیای جودا و چەندین بەرهەمی جودای تێدا نمایش دەکرێت. کۆمپانیەکان هەمیشە نوێترین ئەو تەکنەلۆژیانە دێنن کە لە دنیادا ئێستا هەیە و بە کەڵکی هەرێمی کوردستان و عێراق دێت. لە چوارەمین پێشانگای هایتێکس بۆ تەکنەلۆژیا 121 کۆمپانیا لە 20 وڵاتی جیاواز بەشداریان کردووە. بڕیاریشە کارەکانی ئەم پێشەنگایە بۆ ماوەی 4 ڕۆژ بەردەوام بێت. ڕەنجە ڕەحمان، کورتسات نیوز، هاولێر.